بینێ بەلەمێکی نایاسایی کە لە وڵاتی میسرەوە دەیخواست بەرە وڵاتانی ئەوروپا بە 600 پەنابەرەوە بەڕێبکەوێ ژێر ئاو کەوت و 43 کەسیان گیانیان لەدەستدا و 150 کەسی تریشیان ڕزگار کراوە، بەڵام تاکو ئێستا چارەنووسی ئەوانی تر نادیارە. پاژەوەی دوێنێ کەشتێکی پەنابەران بە سەدان سەرنشینەوە نوقمی ژێر ئاو بوو لە کەنارەکانی پارێزگای بوحیرەی میسرەوە بەلەمێک کە 600 کۆچبەری نایاسایی هەڵگرت بوو لە کەنارە ئاوەکانی میسردا نوقم بوو. تا ئێستێش زیاتر لە 43 ترم لە دەریاکەدا دەرهێنراون. ماڵپەڕی BBC ڕایگەیاندووە کە توانراوە لەو ژمارەیە تەنیا 150 کەس ڕزگار بکرێن، تاکو ئێستێش چارەنووسی نزیک بە 400 کەس نادیارە. ئاژانسەکانی فەڕەنسایش بڵاویان کردوێتەوە کە لە ناو خنکاوەکاندا خەڵکی سۆماڵ و وڵاتانی تری ئەفریقای تێدایە. لای خۆشیەوە سەرۆکوەزیرانی میسر شەریف ئیسماعیل ڕایگەیاندووە هەموو تواناکانیان بۆ دۆزینەوەی تری کۆچبەران خستۆتە گەڕووتیشی پێویستە بەرپرسانی ڕووداوەکە ڕادەستی دادگا بکرێن.